بەشی چوارەم باس لەوەکەین کە تەکنیکی ترمان هەیە یان بابەتێکی ترمان هەیە، ئەویش ئەوەیە کە ئایا پرسیارت هەیە زۆر جار لە چاپێکەوتنەکاندا لە کۆتاییە ئەم پرسیارە ئەکرێت، یعنی چاپێکەوتنکارەکان لە تۆ پرسیارەکەن ئەڵێن ئایا تۆ پرسیارت هەیە لە ئێمە؟ نەوەڵا دەست خۆش زۆر زۆر سوپاسدانەکەم. ئەمە زۆر زۆر هەڵەیە، ئەمە تۆ دەرفەتێکی زۆر زۆر باش هاتوتە بەردەستی تۆ. وەک ئەڵێ ئەمە زەڕبە قازیەکەیە، ئەمە ئەوەیە کە پێویست ئەکات تۆ لێرە ئەسپی خۆت تاو بدەیت و بتوانی بە جوانترین شێواز توانا و ئەزمون و دەستکەوتەکانت لە مێشکی ئەوانە بچەقێنیت. سەیری کە ئەگەر تۆ زۆر حاڵە باش نەبووە لە چاپێکەوتنەکەیان نەهاتیتە ئەم قۆناغە، کەواتە ئێستا کاتی تۆیە دووبارە ئەمە بقۆزەرەوە ئەم هەلە. هەوڵ بدە کۆمەڵێک پرسیارت ئامادە بێت بۆ ڕۆژی چاپێکەوتن کە تۆ بتوێت لەوانی بکەیت، بەڵام ئەم پرسیارانە پێویست ئەکات گونجاو و شایستە و شیاو بن بۆکردن لەو ڕۆژەیە لەو کەسانی کە لەوێ دانیشتون. جارەکان پێش هەموو شتێک پێویست ئەکات بزانی ئەو پۆستەکە بۆی ڕۆشتووی چییە. پرسیارەکانت بەم شێوازە ڕێگەخەی کە گونجاو بن بۆ پۆستەکە. بۆ پۆستێکی ژمێریایی ڕۆستوویت نابێ بیت بڵێیت ئەمە لای ئێوە فرۆشیار چۆن مامەڵی لەگەڵا ئەکرێت یا باسی ڕۆژێکی فرۆشیارەکانم بۆ بکەن. هیچ پەیوەندی بە تۆوە نییە. وەرە کۆمەڵێک پرسیار بکە کە پەیوەندی بە یا گشتگیر بن یا پەیوەندی بە پۆستەکەتەوە هەبێت. بە نمونە پێوەرەکانی سەرکەوتن لەم پۆستەیە چییە؟ ئەمە پرسیارێکی زۆر جوانە. دەستان خۆش بێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. بەس وەڵام پرسیارێکم هەیە لە بەڕێستان، ئەویش ئەوەیە کە پێوەرەکانی سەرکەوتن چین لەم پۆستەدا؟ چی وا لە کەسێک دەکات لەم پۆستەدا سەرکەوتوو بێت؟ ئەو پێوەرەکانی سەرکەوتنی پۆستەکەت جیایە و چی وا لە کەسێک دەکات کە سەرکەوتوو بێت لەم پۆستەدا؟ چه هەلێکی پەرەسەندن هەیە بۆ کەسێک لەم پۆستەدا؟ زۆر زۆر پرسیارێکی کلیدیە، زۆر زۆر پرسیارێکی کلیدیە. یعنی ئەم کەسانە بۆیان دەرەکەوێت کە تۆ کەسێکی بە دوای پەرەسەندنەوەیت، هەتا زیاتر تۆ پەرە بسێنیت ئیشەکەی ئەمان ڕاتە پێشەوە. بۆ یەکان زۆر زۆر گرنگە بتوانین پرسیارانە بکەیت. هەوڕانی بەڕێزم، بەپێی هەر پۆزیشنێک بەپێی هەر پۆستێک پێویست دەکات کۆمەڵێک پرسیار ئامادە بکەیت و پێویست ناکات دە 12 جۆر پرسیار بکەیت. 3 بۆ 4 پرسیار ئامادە ئەکەیت کە زۆر زۆر گرنگە، وەڵامەکەشیان بە شێوازێکی جوان وەرەگریتەوە. لە وەرگرتنەوەی وەڵامی پرسیارەکانی خۆتا پێویستە زمانی دەستە زۆر بە جوانی بەکاربێنی کە دواترە لە خزمەتتانە باسیەکەم. ئەم پرسیارانە نیشان دەدەن کە تۆ بەجددی بیرە درێژخایەنەکەیتەوە، ینی باس لەوە نیە کە هاتوویە بەڕاگوزەر بڕێک پارە وەربگریت و ئەزمونێک زیاد بکەیت و یەکسە بڕۆیت. نا، باس لە ئەوەیە کە تۆ بیرە درێژخایەنەکەیتەوە. بەڵام ئاگادار بە بزانە چی دەپرسیت وەل ئەبێت لە چیش دوور بکەویتەوە. ئاگاداری ئەوە بە ئەو پرسیارانەی کە پێویستەکە بیکەیت بیان نووسەرەوە لە فایلێکە، ڕۆژانە لەبەریانکە بیخوێنەرەوە لەوەی کە ڕۆشتەوێ لە تاو سترێس و شڵەژان ئەوە نەبێتە هۆکارەوەی کە پرسیارەکەت بیرچوو بێتەوە. ئەمە کۆمەڵی خاڵن کە پێویستەکە بۆ چاپێکەوتن وەکو بەرچاوڕۆنی بیانزان. پێنج بۆ 7 نمونەی کردەی ئامادە بکە بۆ ئەزموون دەستکەوتەکانت، ئەوەی کە پێشترش ئارزم کردن. کاتی وەڵامدانەوە بە کاتژمێر دیاری بکە. وەڵامی نمونەی 1 بۆ 2 خولەکە. پێویست ناکە زۆر بە ڕوونکردنەوەی تەواو بڕۆیتە ناو بابەتەکەەوە. 1 بۆ 2 خولەک وەڵامی پرسیارەکە بدەرەوەتەوە. یەکەم ڕەنگە خەڵکی تر دەدواتەوە وەستا بێت، دووەم ئەمانیش ڕەنگە ماندوو بن، خەڵکی پێشتەوە زۆر هاتر بێ، سێم لەبەری سەریان لێ نەشێت لە وەڵامەکەتە. ڕەنگە سەرتا وەڵامێکی جوان بدەیتەوە هەدەف بپێکێت بدەی لە ئامانجەکە، بەڵام دوایەوە بە درێژکردنەوەی وەڵامەکەت تەرکیزیان لەسەر وەڵامەکەت و لەسەر دەستکەوتەکە لابێت. ئەو وشانەی کە دەیانڵێیت زۆر گرنگن، ئەبێ وشەی پیشەیی و جوان بەکاربێنین. کۆمەڵێ وشە و دەستەواژەی
وەک ئەڵێ بازاڕی و ناڕاستمی ناوێ بەکاربهێنیت لێدە خاڵە کورە من ئاوام کرد جا تو با بۆتان باس بکەم ئەزانی چۆن ئەمە زۆر بازاڕین ئەم پرسیارانە بە شێوازێکی ئەکادیمی پیشەیی گونجاو ئاگادار بە با وەڵامەکان ڕنگدانەوەی کەسایەتی خۆت بن کەسایەتی خۆت بن نەگوەک ڕۆبێت بیخوێنیتەوە لە بەرێ کرد بێت وەڵامێ بدەرەوە لەگەڵ تۆیا بگونجێت ئەم کاتە کە تۆ وەڵامێک دەیتەوە کە لەگەڵ کەسایەتی خۆتا گونجاوە ئەگەر بێت و پرسیارەکەش بگۆڕێت ئەتوانی وەڵامەکە بگۆڕی لەگەڵیە